وێنەیەکی کۆنی ساتی لادانی پەردەیە لەسەر پەیکەری شەهید وەستا ئەنوەر، ئەو کەسەی کە بەهێمای قارەمانێتی نێو زیندان لە شاری هەڵەبجە ناسراوە. ئەمەش دیمەنی ئێستای پەیکەرەکەیە کە چەند ساڵێکە شکێنراوە و تا ئێستا چاک نەکراوەتەوە. ئەنوەر عەبدوڕەحمان عەبدولقادر حەمەد شاوەشی خەڵکی عەبابەیلێ لە ئەزڵا لە حەفتاویە کۆغانە لە کۆمەڵە ڕەخستەکانی کۆمەڵە ئیشەکە لە حەفتا حەوتە ئەگیرێت لە زیندان دوای ئەوەی کەوا تعزیبێکی زۆر یەدەن لە هەیەی کەرکووک. ئەم پیاوە خۆی بەدەستەوە نادا و تەسی نابێ هەتا توانێ ئێعتراف ناکات. پەیکەری وەستا ئەنوەر تاکە پەیکەر نییە لە هەڵەبجە تێک شکێنراوە، بەڵکو لەم شارەدا چەند پەیکەرێکی تر ڕوبەڕووی هەمان چارە نووس بوونەتەوە. هۆکارە ئایدۆلۆجیەکان بە تایبەت ئەوەی کە بەشێک لە پەیڕەوکارانی ئاینی ئیسلام باوەڕیان وایە پەیکەر ڕێگە پێدراو نییە بۆ هۆکاری سەرەکی ئەم دیاردەیە دادەنرێت. هەنێک لە پەیکەرەکان شکێنران ئەلبەتە سێ هۆکاری هەیە، ینی بە بنەڕەتی ناتوانین بڵێن هیچ هۆکارێکی ئایدۆلۆژی لە پشکاندنیانەوە بیان بە دیاری کراوی لەبەرەوە ئەمە تا ئێستا بەڕوونی دیاری نەکراوە و بەڕوونیش بانگەشەی بۆ نەکراوە دژی پەیکەرەکان. بەڵام هۆکاری یەکەم بە بنەڕەتی پێش ئەوە هۆکاری ئیهمالکردنی پەیکەرەکانیان، دووەمینیان هۆکارەکەی ئەوە لۆکیشنەکانیان زۆربەی زۆریان دیراسە نەکراون و هەڵنەبژێراون. سێمینیشان وەکو جەناب بداماشێت پێکرد هەر خودی پەیکەر لە ڕوانگەیەکی ئایدۆلۆژیەوە تا ئێساش گفتوگۆی لەسەرە و تا ئێساش مناقشەی لەسەر ئایا قبوڵکراوە یان قبوڵ نەکراوە لە ڕوانگە ئاینیەکەوە. بەرپرسانی شارەکە دەڵێن ئەنجامدەرانی ئەو کارە کەسانێکی کەمن و گزارش لە هەموو خەڵکی شارەکە ناکەن. ڕاستە پێشتر پەیکەرەکان لە ناو هەڵەبجەدا سوکاتیان پێکراوە، دەستیان شکێنراوە، لووتیان شکێنراوە، بەڵام ئەوەش دیاردەیەکە و ئیشەڵڵا نامێنێت بە مروری زەمن لە ناو ئەم شارەدا ئێمە چەند پەیکەر دروست بکەین ئەوەنە پەیکەر ئاشنا ئەبێ لە لای خەڵک لە ناو شاری هەڵەبجە. بنەماڵەی شەهید وەستا ئەنوەر دەڵێن بەرپرسانی ئەمنی پێیان وتوین کە پەیکەرەکە لەلایەن کەسێکی دەروون نەخۆشەوە شکێنراوە، نیگەرانن لەوەی کە بۆچی چەند ساڵێکە پەیکەرەکە چاک نەکراوەتەوە. ئەم حکوومەتە ئیتر بۆ بەرپرساردی بەخۆی بۆ چی ئەزانێ تا پەیکەرێک بۆ قارەمانێکی واو لەو سەدەمە ناڕەحەت و ناخۆشانەدا بەڕێ بکە تا ئێستا وەفایەکە ئەو نەبوو بۆی کە پەیکەرەکەی چاکەنەوە بەهۆی پیاوێکی دەروون نەخۆشەوە ڕوخێنراوە. دەنگی ئەمریکا بۆ زانینی وەرگرتنی ڕای مامۆستایانی ئاینی ئیسلام پەیوەندی کرد بە چەند مامۆستایەک و لیژنەی فتوای هەڵەبجەوە، بەڵام ئامادە نەبوون لەسەر بابەتەکە لێدوان بدەن. لە ئێستادا زیاتر لە 25 پەیکەر لە هەڵەبجە هەن، زۆرینەیان لە ناوباخچەی بەڕێوەبەرایەتی ڕۆشنبیری و هونەری هەڵەبجە دانراون. فەرحان هەورامانی، دەنگی ئەمریکا، هەڵەبجە.